سڵاوتان لێبێ خۆشەویستان و ئازیزان لە بەرنمەیەکی دیکەی تایبەتدا لە دیداری تایبەت مژاری ئەمجارەوان هەڵمەتی چڕی هەڵبژاردنەکان هەڵبژاردننی پێشوەختی عراق میوانمان شنۆ نووری عەبدوڵڵایە کە لە سلێمانی کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە لە بازنەی ژمارە دوو شنۆخان کاندیدی ژمارە 28 یعنی کە لە بازنەی دووە میوانی بەرنمەکەمانە تاوتوێی ئەم باسە ئەەکەین کە باسێکی گەرمی شەقامی عراقە کە هەڵبژاردننی نوێنەرانی حیزب و لایەنەکان یاخود لایەنە سەربخۆکان بەخێرەتنی شنۆخانەکەم خێراتی خانم ئەم دەرفەتە زیاتر لەوە دەمێ خۆت بناسیێنی و مەهام و ئاماژی بەڕێستان چییە و بۆ خۆت و کاندید کردووە لە حیزبێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە دەتەوێت بچیتە ئەنجومەنی نوێنەرانی عراق. زۆر سوپاس تەبعاً من شنۆ نووری عەبدوڵڵام ناسراوم بە شنۆی مەلانووری لە خێزانێکی ئاینی و زانستی و کورپەروەر پەروەردەکراوم. هەڵگری بڕوانامەی بەکەلۆریۆسم لە علوم کیمیا و پلەی شارەزام لە کارگێڕی داهێناوە. ئێستا کاری حکومیەکەم سەرپەرشتیاری پسپۆڕی کارگێڕیم. بەڵام ماوەی 33 ساڵیشە لە ڕێبازە گەورەکەی پارتی و بەرزانی نەمردا کار دەکەم. هەر بۆیە ئێستا پلەی کارگێڕی ڕقم هەیە لە لقەی 21. ئامانجی من ئەوەیە کە بچمە پەرلەمانی عێراق وەک کەسێکی سیاسی وەک کەسێکی پەروەردەیی وەک کەسێکە لە ڕێبازێکی گەورەدا پەروەردەکراوم بچمە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە شوێنی تەشریعی یاسایە بتوانم داکۆکی بکەم لە مافەنەتەوەیی و نیشتیمانیەکانی میلەتی کورد و گەلی کورد. ئێمە دەستورێکی عێراقیمان هەیە. ئەم دەستورە لە 15 دی 2005 کۆدەنگی گەلی لەسەر دراو بوو بە دەستورێکی ڕەسمی نەتەوەی عێراق بە هەموو نەتەوەکانەوە بە کورد و عەرەب و تورک و هەموو ئەو نەتەوە جیاوازانی کە لە ناو عێراقدا دەژی. بەڵام کێشەکەمان ئەوەیە ئێمەی کورد ئەگەر بیرێک لەو دەستورە بکەینەوە تا چەندی جێبەجێ بووە. دەستورێک کە لە 2005 دەنگی لەسەر دراوە و لە گەرمەی زەعیفی عێراق هەرچەند ئێمە لەو کاتا بەهێز بووین ئێمە چکە دەمێکە هەرێمێکی سەر بەخۆمان هەیە دەستورێک کە دەبوایە لە 31/12/2007 هەموو مادەی 140 تەواو بووایە کە تایبەتە بە تەطبیع و ئیحسا و ئیستیفتاء لە کەرکووک و مادە جێناکۆکیەکان تا ئێستا کاری لەسەر نەکراوە لە 2007 بۆ ئێستا کە 2021 دەبێ ئێمە چی چاوەڕێ بکەین لەو نەتەوەی کە بە ئیجباری وامان لێکراوە لەگەڵیان نابژین. ئەمە وای لە من کرد کە بە زەرورەتی کەم زانی وەکو ئافرەتێک وەکو کەسێکی نەتەوەیی وەکو کەسێکی پەروەردەیی بیرم لەوە کردەوە دەبێ من شوێنی کارەکەم بۆ گۆڕم بۆ شوێنێک کە تەشریعی یاسای تێدا بکرێ کە بەرزتر بێ چکە وەکو ئافرەتێک لە خۆم ڕادەبینم کە دەتوانم چی بکەم لە خۆم ڕادەبینم کە کەسێکم دەتوانم داکۆکی بکەم داکۆکی لە مافینەتەوەکەم بکەم لەسەر هیچ خاڵێک چۆن پارتەکەم فێری کردم سازش نەکەم منیش بە هەمان شێوە لەبەری قوتابی ئەو قوتابخانەیەم ئەوها فێرکراوە مامۆستاکانم کە بەرزانی نەمرە و قوتابخانی پارتایەتیە فێری کردوم کە لەسەر مافینەتەوەی سازش نەکەم منیش هەروە فێر بووم. هەر بۆیە ئەمڕۆ ئەم قوتابیە داوای کردو بچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوام کردووە کە بچمە شوێنێک تەشریعی یاسای تێدا بێ بچمە شوێنێک پارێزگاری لە مافینەتەوەکەمان بکەین چکە بەداخەوە ئێمە بە تایبەتی لە پەرلەمانی پێشتر لە خولی چوارەمدا کە هەموو بینیمان لە 2010 کە ئەو خلی پێشتر کەسانێکی بەناو کورد بەداخەوە چوونە ئەبێ باوەڕ ناکەم ئەوەندەی ئەوان دوژمنایەتی نەتەوەی کورد و تەنانەت حیزبەکانی خۆشیان دەکرد بچینە ناو ئەو باس و ینی کە قسە زۆر هەڵەگرێشنەوەخان لەوەی کە بەڕێستان لە حیزبێکن کە پارتی دیموکراتی کوردستان و حیزبێکی نەتەوەییە دەتانێت بڵێن بۆ ئەم قۆناغە ضرورە نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستان بچنە عێراق ینی نوێنەرایەتی کوردەکان ینی بە ضرورەتی دەبینن ینی دەستان قەزم بوو شێ دووبارەکەمەوە کاڵم بۆ ئەم قۆناغە زۆر جەناب قسەکە جوان و پرسیارەکەت بەجێ ئێمە بە تەماشایەکی مێژووی پارتی دیموکراتی کوردستان بکەین چەندپەڕەیەک هەڵدەینەوە دەبینین ئەم پارتە لە ضرورەتێکا و لە کاتێکا دروست و کە 75 ساڵ پێش ئێستا کە کورد لەو پەڕی پێویستی بەوە بوو بە جیهان بڵێ من هەم کورد هەیە
ئەم پارتە توانی نەتەوەی کورد بە جیهان بناسیێنێ بڵێ ئەمە میلەتێکە لە ناو گۆی زەویدا هەیە و ناوی کووردە. ئەم پارتە لەوەتی هەیە ساڵ بە دوای ساڵ بە پێی زەڕورەتی ئەو ساڵە داکۆکی لە مافی میلەتەکە ئەکا. بینیمان لە پەرلەمانەکانی پێشوە تاقە پارت بوو بەبێ ڕکابەرکە داکۆکی لە مافی نەتەوەی نیشتیمانی گەلی کوردستانە کرد. هەر بۆی بۆ ئەم قۆناغا بەڕای من زۆر زەڕورە زۆرترین کورسی پارتی دیموکراتی کوردستان بێنێ بۆیی دەنگمان زیاتر زوڵاڵ بێ زیاتر دەنگمان بەرز بێ لە ئاسی مافە نەتەوەی نیشتیمانیەکاندا چکە ئێمە بیرمان نەچێتەوە کە من پێشتر ئاماژەم بەوەدا وتم کە ئێمە دەستورێک لە 2005 دەنگی لەسەر ئیرا و لە 2010 وایە مادەی سەوشل تەطبیق بکرا تا ئێستا تەطبیق نەکراوە کەواتە ئێمە بێ بزانین ئەم جارە لەگەڵ کەسانێک درەنگدەتر لە جاران مامەڵاکەین کەسانێک کە ئەسڵەن چاویان بەم گەشەسەندنی ئابووری و سەرکەوتنی هەرێمی کوردستان هەڵنایە کەسانێک کە چاویان بەو ئارامی و ئاسایشەی لە هەرێمی کوردستانایە هەڵنایە ئێمە ئەرکمان قورسە بەڵام ئەگەر کاندیدانی پارتی زۆرترین کاندیدانی پارتی بچنە پەرلەمان دەنگمان زوڵاڵترە بێ دەنگمان بەهێزترە هاتمە نێو قسەکانتان بەڕست شنۆخان لەوەی کە نوێنەری پارتی دەچێتە بەغدا نوێنەری هەم دەنگە ڕاستەکەی خۆیەکەوە هەم هی حیزبەکەشی بۆ بەبێت چاوانەوە ینی کە دەنگی کوردێک دەدرێت بە کاندیدێک ینی کاندیدگەلێک لە حیزبەکان نوێنەرایەتی هەم کوردیان ئەکرد و هەم لە حیزبەکەی خۆشیان ینی جیابوونەوە مە بەسم لەوەیە کە کاندیدێکی پارتی دەچێتە عراق بەواتە نوێنەرایەتی حیزبێکی نەتەوەی ئەکا و گزارش لە دەنگێکی کوردیش دەکات ئەکید بە قسەکەی جەنابەت زۆر ڕاستە نوێنەرانی پارتی هەمیشە سەلماندویانە تا ئێستا ئەو هەموو چەند وەجبەتی پەرلەمان ڕۆیشتووە لەم لە 2005 لە 2010 لە دەیە ئەم وەجبانەی کە ڕۆیشتووە تا 2010 ئێستش کە 2021 یەک کاندیدی پەرلەمانم کوردستانم پێ بڵێ کە یەک کاندیدی پارتی دیموکراتی کوردستانم پێ بڵێن کە چۆتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و خیانەتی لە مافی نەتەوەی و لە پارتی کردوێ نیمانە کەس ناتوانێت بە دلیل پێمان بڵێ یا بە بەڵگە پێمان بڵێ ئێوە ئەم کاندیدەتان بەناو ئەوەی کردووە بەڵام چەندەها کاندیدی لایەنەکانی ترمان هەیە کە نەک پارێزگاری لە نەتەوەی کورد حاشای لە بوونی حیزبەکەی خۆی کە ئەو کاندیدی تەفاسیلی ئەمەم ئێوەکو تەجروبە و ئێستاش ینی ئێمە کەسانێک دەبینینەوە کە هەنێ بچنە بەغداد ینی هەمان گروپی 16 دروست ناکەن ئەمە ناگەر ئێمە میلەت بەرچاوی ڕوون بێ میلەت بەڕای من میلەتەکەی جاران نییە ئێستا زیاتر ڕەچاوی ڕوون بۆتەوە زیاتر شتەکان بە واقعیترە بینێت چکە بمانوێ نەمانەیە جیلی تازە پێگەیشتووە خەڵکی مێشکراوەتر پێگەیشتووە دنیای ئێستا دنیای ئینتەرنێت و عالەمکرانەوەی و خەڵک هەموو شتێک دەبینێ ئێستا خەڵک بۆی دەرکەوتۆ چی ڕاستە و چی غەڵەتە لەوانەیە جاران لە سەردەمێکی زەمەنیدا ئەمانە تەنها لەبەر ئەوەی قسەیان بە پارتی دیموکراتی کوردستان دەوت کەسانێکی ڕێزم هەیە کە مێشکی خۆیان ئەوەندە شێوان دەبوو کە بە ئەمانیان بە قارەمان دانا لەبەروی کەسێکە بەڵێ ئازایەوە قسە بە پارتی دیموکراتی کوردستان دەڵێ هەرچەنە بەڕای من مادەم بە کەسێکی ئازای دارێن کەواتەمە گەورەی پارتی دیموکراتی کوردستان پیشانەکەەوە دە حیزبێکی بەهێزە ئەو کەسە وێراوێتی وا بڵێ بەڵام ئەم کەسە لە زەعیفی خۆیەتی کەسێکە چۆتە ئەوێ چی کردووە بۆ کورد یعنی ئێستاش هەمانە کاندید و خۆی کاندید کردوتەوە کەسێک وەفای بۆ دایک و باوکی هەبێت نەبێت ببوورە ئەبێت چۆن وەفای بۆ میلەتەکەی هەبێ وەفای بۆ ئەو حیزبە هەبێ کە کاندیدی کردووە ئەبێ ئەو کەسە بیر لەوە بکاتەوە خۆ ئەگەر ئەو حیزبە نەبووە ئەو ناگەیشتە ئەو شوێنە ماریش نەبووە وەفای بۆ حیزبەکەی هەبووە دوای ئەو وەفای بۆ ئەو زمانە هەبووە کە پێی ئەدوێ کە زمانی کووردە وەفای بۆ ئەو نەتەوە هەبووە کە لەسەر هەویەکەی نووسراوە نەتەوەی کووردە چۆن ئێوە شنۆخان وەکو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە سنووری سلێمانی و بە تایبەتی ئەو قاوداخستنە یاخود ئەو ئێرهابە فکریە کە لە سلێمانی هەیە ئێوە گرنگ نییە ینی بە پرسیار گرنگ نییە یادگەی بیری دەنگدەران بخەنەوە کە ئەمانە بەو شێوەیە هەنی سبێنێ دەچنەوە بەغداد کە ئێمە هەر بە نمونەیەک نچمە ناو تەفاسیلەوە کە گوندی پەلکانە چی لێ بەسەرات ئەوان چۆن دیفاعێکیان کرد
يعني لو شوێنە کوردیانە بەڵێ هیچ دیفاعێکیان نەکرۆ نەیانتوانی هیچ شتێ بکەن بەداخەوە لادانی تەرکیزی دەنگدەر بە تایبەتی کە سێمە لە شاشەکانەوە دەیان بینێ ئەوان تەرکیزی دەنگدەر لا دەدەن لەوەی کە ینی دووبارە تەخوێن و تەشیر بە پارتی بکەن یاخود باز لە هەرێمی کوردستانەکەن لە قەزەکە تێناگەن ئەویش پەیوەندی بە عێراقەوە هەیە زۆر ڕاستە بەڵام ئەگەر جەنابەت تەماشا بکەی بەپێی بەرنامەکانیش کە هەیە ڕاستە جاران ئەو زمانە زبریان زۆر بەکارهێنا بەڵام ئێستاش ئەو زمانە زبریان بۆ زۆر نەماوەتەوە بیکەن بە دەلیل دەرجی پارتی چکە خەڵک بەڕاستی بۆی ڕوون بۆتەوە ئێمە خۆمان سەردانی خەڵکەکەین ڕۆژانە چینە ناو خەڵکەوە ئەبینین کەسان هەیە لایەنی ترن خۆیان باز لەوە دەکەن ئەڵە هەر ئێمەیان دوو لە ڕووی فێری جنێو کرد هەر ئێمەیان فێر کرد بەس قسەی ناشرین بکەین فێریان کردین ڕێز لە گەورەکانمان نەگرین ئێستا بیرەکەین و باشە ئێمە کە ڕێزمان لە گەورەکانمان نەگر ڕێزمان لە باوکودایکی خۆمان نەگرت من چەند خێزان چوومە قسەیان بە من و تۆ بەڕاستی توانێ ئێستا بیر دەکەین و ئێمە چیمان کرد دوای کێ کەوتین ئەی کوا دەستکەوتەکانیان چیان کرد لە ئەست ئەو بردومانی تورکیا چیان کرد توانیان لە بەغدا شتێ بکەن هیچیان نەتوانی نەخێر تەنها قسەی زلیان کرد تەنها ئامانجەکەیان ئەوە بۆ کورد بشکێنن کە من بەڕاستی ئەمانە بە پیاوی لایانی تریشیان دەزانم ئەمانە هاندراون ئەکیت هاندراون کە لە دژی پارتی قسە بکەن لە دژی قواری سیاسی هەرێمی کوردستان قسە بکەن لە دژی هەرێمی کوردستان قسە بکەن هەمووی بۆ ئەوەی هەرێمی کوردستانی پێلاواز بکرێ بەڵام هەرێمی کوردستان تا خاوەنی پارتی دیموکراتی کوردستان بێ هیچ کەس لێ ناتوانێت بیبەزێنێ هەر ئەوان نەبوونەتە لەم پڕ و ڕێگر لە جێبەجێنەکردنی مادە دەستوریەکانە یاخود ئەو پێشێلکردنی مادە دەستوریەکانی عێراق ئەکید ئەوان من هۆکار هەر بەسیترین شت ئەگەر ئێمە ئێستا دوو کەسین هەردووکمان پێکەوە سازش لەسەر بابەتێ بکەین دەدەستێنی لەگەڵ لایانی سێمە بەڵام ئێمە ئەگەر لەناو خۆمانە ناکۆک بین جەنابەت بڵێ نەخێرەوە من بڵێم ئەوە ئەی سێم چۆن گوێم لێگرێ گوێم لێ ناگرێ ئەوان نەئەهاتن لە مافە نەتەوەی و نیشتیمانیەکانە یەکدەنگ بن چکە فێر کرابوون وەکو بە جەنابتم ئاماژە کرد ئەکید لەوە ئەچێ ینی سەربەلایەنی تر بوو بێتن لەبەر ئەوە چۆن ئەو کاتە دەمانتوانی ئەو مافانی کە دەمانەوێت یاخود ئەو مادانی کە تا ئێستا جێبەجێ نەکراوە ئێمە سازشی لەسەرکەین و جێبەجێ بکەین ئەم جارە بۆیە من دیسان و ئاماژە بۆ دەکەمەوە ئەگەر ئێمەی کورد دەمانەوێت قواری سیاسی و دەستوری هەرێمی کوردستان بەهێز بکەین ئەبێ یەکدەنگ بین لەوێ ئەبێ لە ئاستی مافە نەتەوەی نیشتیمانیەکانە یەکدەنگ بین چیت هەیە لە ئایدۆلۆژیا لە فکر کە چوویتە بەغدا هەمووی فڕێ بە و بەس بیر لە کورد بوون بکارەوە دەنگدان بە نوێنەرەکانی پارتی دووبارە ینی بە تایبەتی لە سلێمانی دەکاتەوەی ئێوە یادی ئەوان بێنەوە کە هەر ئەوانە بوون ئەیانویست حکوومەتی ئینقاز دروست کرد هەر ئەوانە بوون ئەیانویست کە نەوت ڕادستی عێراقکەن ئەگەر پرسیارمان لێ بکەن ئێمە باسی دەکەین بەڵام ئێمە پەروەردەمان وایە هەمیشە باسی دەستکەوتەکانی خۆمانەکەین و باسی خۆمانەکەین ئێمە وا فێرکراوین تا بتوانین باسی چەندێک گرنگە کێ باز لەم کارەساتانە بکەن ئەم ئەو ڕووداوانە بکەن کە ئەوانە یانویست کارەسات بێن بەسەر ینی دانیشتوانی هەرێمی کوردستانە یادی ئەوان بخەنەوە دەنگدان بەوان ئەکاتەوەی کە هەرێمی کوردستان تەسلیمی حەسەن پلایسەکان بەڵێ بزەبێت ئەو قسانەی جەنابەت ئاماژەی پێکی زیاترەوە لە کۆبوونەوە جەماوەری و گشتگیرەکانە کۆبوونە زۆرەکانی ئەچیتە لای کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیر کە ئەچیتە گفتوگۆیەکی زۆرەوە ئەکید باسی ئەو لایەنە ناکەی جاری وا هەبوو من لەگەڵ کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیرە دانیشتم 50 کەس 60 کەس خۆیان ئاماژەیان پێکردووە کە پێشتر ئەوان بڕوایان بە چی بووە بڕوایان بە چ جۆرە کەسانێک بووە یعنی ئێستا خەڵکەکە بەڕای من گەیشتوتە ئەو ئاستەی کە بیرڕۆشن بێت ئەوە ببینێ بە چاوی پێتان وایە فری و نادرێنەوە باوەڕ ناکەم خەڵکی سلێمانی باوەڕ تەبێ خەڵکی سلێمانی کەسێکی ڕۆشنبیرە ڕاستە لە سەردەمێکە لە قۆناغێکە ئەمانە لەبەر ئەوەی زۆر بوون و هەموو پێکەوە هجومیان کرد لەوانەیە جێدەستیان دیار بوو بێ لەوانەیە برینداریان کرد بێتین بەس برینەکانمان زوو ساڕێژ بووە بەڵام ناتوانن ئەمجارە فری خەڵک بنەوە چکە خەڵکی شاری سلێمانی کەسانی ڕۆشنبیرە خۆی سلێمانی بە ڕۆشنبیری بەناوبانگە کەسانی زۆر ڕۆشنبیری تیا خەڵکی شاری سلێمانی باوەڕت هەبێ کە ئێمە سەردانی خەڵکەکەین زۆر جار من خۆم شانازی بە خۆمەوەکەم کە خەڵکی سلێمانیم ئەمێ سلێمانە ڕاستەقینەکە ئەو کەسی سلێمانی ڕاستەقینەکە بێ ئەو کەسانی کە خەڵکی ئەم شار ڕاستەقینەیە بن قەت فری و نادرێن
تەماشای ئەومە کە کەسانێک لێرە و لێ هەر بەرمەبنای ئەو پرسیارانەی کە پێشتر کردم ئێوە چەندێک توانی وتانە ئەو دەنگە ڕاڕایانە یاخود ئەو دەنگە خۆڵەمێشیانە تێبگەێنن تەجروبەکردنی ئەم جارەی کاندیدانی پارتی ینی دەکات ئەم جارە تەجروبەی کاندیدی پارتی بکرێت بە جیاوازی ڕۆژ ینی ساڵانی تر ئەمە ڕاستێکت پێ بڵێم نەک ئێمەتیان بگەێنین خەڵکی خۆی هاتووە ئەڵێ بە ئەم جارە ئێمە تەجروبەی پارتی دیموکراتی کوردستان بکەین بە ئەم جارە ئێمە دەنگ بدەین بە پارتی من چەندەها کەس وای پێوتوم توانێ ئێمە دەنگمان ناوە بەلایەنەکانی تر و هیچمان نەدی هەر وەزع بەرەو خراپتر ڕۆی هەر فێریان کردین قسە بە پارتی بڵێن بەڵام بە ئەم جارە ئێوە دەبینین کەسانی باش بوون ناو شارە خۆش نییە من باسی خۆم بکەم یا مەتحی خۆم بکەم من خۆم کەسی خۆم خێزانەکەم ماڵە باوکەم ماڵی هاوسەرم کەسانێک بووین لەم شارەدا لەوەتی هین خسمەتی ئەم شارەمان کردو بەبێ مقابل خەڵکی بۆ نمونە کەسێری من دەکات و دەیان ناسمیا دەچمەلایەن ئەڵێن ئێمە زۆرمان دڵخۆشەکە یەکێکی وەکو تۆ خۆی کاندید کردو کەسێکی چووکە چەند ساڵە حیزبایەتیەکی بەڵام نەماندی بۆ نمونە دوو سیاری کەشخە لە پارەی میلەت وەربگریت یا زەویەک لە پارەی میلەت وەربگری کەسێکی وەکو ئێمە سادەبووی کەسێکی سادەبووی لە ناومانە لەبەر ئەوە ئەم جارە بڕیارمان داوە دەنگ بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بدەین لەبەرێن بەڕاستی ئەمانەوێت یعنی ئیسباتێکین کە فعلەن پارتیەکە ئەتوانێت تاقە حیزبی گەورە بێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان چۆن ئەوە ینی بەرچاوی دەنگدەر ڕوونەکەنەوە ڕووناکەکەنەوە لەوەی کە کاندیدانی پارتی قزەیەکی نەتۆییان هەیە و هەر بم ئەجەنداوە دەیانەوە بچنە بەغدا نەک لەو قاوداخستنەی کە لە شەقاما ینی زۆر هەیە لەوەی کە کاندید خۆی کاندی دەکا بۆ ئەوەی خۆی زەنگین کات بەڵێ ڕاستە ئەو قسەی جەنابەت زۆر ڕاستە سوالەکە زۆر بەجێ یعنی ئەم فکری کە زاڵ بۆ بەسەر زۆرێکی ئەتوان بڵێم لە سێ چارەکی خەڵکی بەگشتەکە تەنهاڵێن ئێمە دەنگ دەدەین بە کاندید کۆمەڵی خەڵکی تر دەوڵەمەند دەکەین ئەمە هۆکارەکەی ئەوەی لەوانەیە بۆ ڕابردوو بگەڕێتەوە کە کاندیدان کە بوون بە نوێنەران نەهاتوونەتەوە ناو گەل نەهاتوونەتەوە لە ڕێی ئەم کەناڵە جوانی جەناب و ئاوەگدانیشن لە گفتوگۆیەک و دیالۆکێک وەکو ئەمڕۆ باسی ئەوە بکەن چی ئەگوزەریە لە بەغا بۆ خەڵکی ڕوونکەنەوە تا خەڵک کە ئەو منی کرد بە نوێنەری دەنگ و ڕەنگی خۆی ئەبێ ئەم دەنگ و ڕەنگەش بێت بۆی باسکاتەوە چی قەوماوە چی نەقەوما ئەو فەراغی کە نوێنەران بەداخۆ لەگەڵ گەلەکە دروستیان کرد ئەو وای کرد خەڵکی وا غەڵەت تێ بگە ئەگەر ئێمە وەکو نوێنەری گەلبووین هەمیشە لە ناو گەلی شابووینە لەو کاتانی کە مەجالمان هەیە و کە ئەچینە مۆڵەتە فەرمیەکانی خۆمانەوە کە وەکو نوێنەری گەل وەکو پەرلەمانتارێکە مۆڵەتت دەیات بیتەوە ناو شارەکەی خۆت بیتەوە چەند کۆڕسمیناراتێک لە ڕێی شاشەکەتەوە لە ناو خەڵکا بکەیت ئەم شتە قەزیانە گەیشتووە بەوە ڕوونی کەینەوە بۆ خەڵک شتەکان تا کۆ ڕۆیشتووە با خەڵک بەرچاوڕوون بێ با خەڵک بزانێ چی ئەگوزەرێ لە ئەنجومەنێکی نوێنەران کە نوێنەرایەتی ئەوانیشی تێدایە نابێ خەڵک غافڵ بێ و بە دوور بێ لەوەی کەچی ئەگوزەرێ ئەمە وای کردووە کە خەڵک بەس بیری لەوە کردوێتەوە ئەو کەسی چۆتە ئەوێ بیری لە گیرفانی کردوێتە معلم ئەو کەسی چۆتە ئەوێ من ئەڵێم زۆر هیلاک بووە ژیانی لە مەترسیا بووە بەڕاستی شەو نخۆنی کردو ئێمە زۆر جار خۆمان لە کەناڵەکانەوە دەیبینین جاری وایە شەو ڕۆژێک جەلساتی پەرلەمان تاوا نابێ ئەچێتە سی شەو چواری شەو بۆ پێنجی بەیانی جەلساتێکی پەرلەمان تاوا نەبووە بەو شێوەی کە وەکو مۆزەفێکی کە بڵێ بەیانی ئەچێ بۆ دەوام و ئەتوانێت سعات دووسێ بڕواتەوە کەواتە ئەو کاتی ئەوێ ئەوە هیلاکبوونی ئەوێ ئەو بە دوواداچوونی ئەوێ ئەرکەکان قورسە لەوێ ئەبێ خەڵک بەڕاستی لەوە تێبگا چۆن بەرپرسیارەتەکەش قورسە پرسیارەتەکە زۆر قورسە ئێستا بۆ نمونە ئەگەر من ئەو دەنگی تەواوی متمانی خەڵک بەدەست بێن و بچمە ئەوێ ئەوە نییە من هەرچمە جەلسەکەەوە دانیشم من ئەبێ بە دوای قەزیەکی بەسیتی بچوو کە بمێ بۆ نمونە هەنگاوێک لە پەروەردەوایدانی هەنگاوێک لە پەروەردە بەرمە پێش ئەبێ شەو ڕۆژجاری بەهناو هەموو مەکتەبەکانی بەغا و بەسڕە و بە هەمان شێوە شوێنەکانی کەدا بگەڕێم بزانمە و نقصانە چیەکە هەیە هۆکارەکە چیە گەیانوێتی ئەوە کەسە گەندەڵکارەکان کێن کە ئەو کەسانی کە لی بپرسمەوە کێن ئەم ئەرکە قورسە تۆ بەردەوام ژیانت لە مەترسیە خاصن ئێمە ژەزانین یعنی ئەمن و ئاسایش نییە لە ناوڕاست و خواروی عێراق ینی تۆ لە شوێنێکا دەژی لەگەڵ نەتەوەیەک دژی تۆیە ئەمن و ئاسایشی تێدانە هەموو دقەیەک ژیانت لە خەتەریاتە لەوانەیە ئەوەی کە تۆ داوایەکەی بەجارێکە هەر هەمووی عەرەبی و سنە و شیعەبە بن بەیەک و لە دژی تۆ قسە کۆی قسەکانی بەڕێستان ینی دەڵێن زۆرترین کار و کەمترین قسەکردن
وەکو چۆنێمە بینیمانەوانی کە زۆرترین قسەیانە کرد یاخود دەکرێت بڵێن زۆرترین کاریانە کرد بۆ خستنی ئەم قەوارەیە بەڵێ زۆرترین قسەشیان کە ئێستا ئێمەڵێ کاندید بەس ئێستا گرنگە چی دەڵێ دەمی گرنگە ئەوان بەعکسەوە لەوێ ئاوایان دەکرد لەبەری ئەوەی کارێکی زۆر بکەن بەس بە داوای لێبوردنەوە ئەوواڵە من حەز ناکەم قەتە شیر بە کەس بکەم بەس بەداخەوە بە زمانێکی نەشیا و مێشکی میلەتیان بەرەو لاڕێ ئەبرد لەبری ئەوەی لەبری ئەو زمانە نەشیاوە کاریان بکردایە ئێمە جەنابی سەرۆک ئاماژەی بەوە کرد ئەڵێ زۆرترین کار بکەن زۆرترین کار باکەم بدوین بەڵام زۆرترین کار بکەین ئەو بەرهەمەکە لەوایە بەرهەمەکە لەوایە چی ئەەکەیت و زۆرترین کار کە دەیکەیت لە چوونی ینی ئەندامێکی کورد بۆ پەرلەمانی عێراق کاندیدێکی کوردستانی بۆ پەرلەمانی عێراق ینی ئەوەی کە زۆر گرنگە ینی جەختی لەسەر بکرێتەوە کە دەستور جێبەجێ بکرێت وەکو چۆن دەستور پێشێل کراوە کام میکانیزم وەکو پارتەکەی بەڕێستان کام میکانیزم گیراوەتە بەر بۆی کە دەستور جێبەجێ بکرێت ئەو مادە یاسایانی کە پێشێریش کراوە مادە یاسایەکان منزور زۆرە کە پێشێل کراوە گەربین خۆی دەستور 144 مادەی قانونی تێدا لەگەڵ ینی هەر مادەیەکی چەند بڕگەیەکی لەگەڵدایە ئەگەر بین ئێمە مادەکانی جیا بکەینەوە بە 5 بەرنامەش تاوا نابین چونکە لەبەر نزیکەی 55 مادە پێشێل کراوە ئێمە دائیمەن زیاتر ئەوە بازەکەین کە پەیوەندی بە کوردەوەی بە زۆری وایە ئەوە دە مادەی 140 ئەو هەمومانەی زانی باشە ماتەمانێ 105 106 باسی هەیئەکانەکات کە لە بەقا دروست ببێ ئەم هەیئانە سەرپەرشتی هەموو شتێگەکەن دوو هەیئە مادەی 105 و 106 ئەم هەیئانە سەرپەرشتی ئەوە ئەکەن واریداتی عێراق ئایا بە شێوەیەکی عادل دابەژە بێت بەسەر هەرێمی کوردستانیش و بەسەر عێراق و پارێزگاکانی کەش ئەم هەیئانە نییە تا ئێستا هەیئەی کەمان هەیە ئایا ئەو پلە بەرزانە پلە وەزیفە بەرزانە و ئیفادات و چوونە دەروێ خاریج بە یەکسانی بەسەر هەرێم و بەغدا و ناوچەکانی کەدا دابەژە بێ نیمانە مەجلیسی ئیتیحاد تا ئێستا تەشکیل نەبووە کە سوڵتەی تەشریعی کە باسی سوڵتات دەکەی کە مادەیەکی زۆر سەریکە و سوڵتات باسەکە سوڵتاتە تەنفیدیەوە تەشریعیەوە نیە سوڵتەی تەشریعی لە چی پێکاتوە لە سوڵتەی مەجلیسی نوێ پێکاتوە لەگەڵ مەجلیسی ئیتیحاد تا ئێستا مەجلیسی ئیتیحاد تەشکیل نەبووە کە مەجلیسی ئیتیحاد مەجلیسێکە لە هەر پارێزگایەک لە هەر هەرێمێک دوو نوێنەری خۆی هەیە سەرپەرشتی هەموو کارەکانی وڵات دەکەن تا ئێستا ئەوە تەنفیز نەبووە تشکیل نەبووە ئەفوان بێ لە مادەیەکی زۆر مادەیەکی ترمان هەیە باسی ئەوە کە مادەی 25 على الدولة إصلاح اقتصاد الشعب شاكرني باري أبوري قل باري أبوري قل العراق باش هو من أو برسالة لجنابتها كان باش والله عمارة كان الله ينكل جير شيء هوية إما لهندي باريزجا استفتاء كراوة نسبي فقيري ونسبي نخاندواري لجير لنستطاع بنجاها أول كارثات براسي دولاتك يوكو عراق ولاتك جير زويكي هم يعطوني رجبه وڵاتێک دەستوریکی جوانی دانا و خواخوامان بوو لە ڕژێمی گۆڕبۆگۆڕی پێشووتر ڕزگارمان بێ ئێستا هاتووینەتە سەر ئەوەی ئاو هاوێران بێ و کاول بێ و پەروەردەکەی ئەوەندە لە دواوە بێ و ڕێژەی نەخەنداواری ئەوەندە لە دواوە بێ مادەمان زۆر ئێمە ئەم جارە بۆیە ئەڵم ئەرکمان قورسە ئەبێ بە یەکگرزی و یەک دەنگی ئێمە جەخت لەسەر جێبەجێکردنی ئەو مادانە بکەین هەر دەتوانین گەورەترین سیلاحەکەمان دەستورەکەی بە دەستورەکە یکین بە سیلاح و ئەیکین بە چاوی ئەوەی کە ئەوێت نێڵی جێبەجێکین شنو خان وەکو دوا پرسیار زۆر قسە و باس لەسەرەوە کرێ کە ئەندامانی کاندیدان کە دەردەچن بە یەکرزی بشنە بەغدا ئەو یەکریزە چۆن دروست دەکرێت ئۆکەی ئێمە دەیبینینەوە و بینیمانەتەوە پارتێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان قەزەیەکی نەتەوەی دەباتەوە بەغدا بەڵام لایەنەکانی تر چۆن ببنەوە یەکڕیز چۆن ئێوە ینی تا ئەو ڕادێ دەچنە نێو قسە و باس و دیبەیتەکانەوە حساسەتێکی وا دروست نەکەن سبێنێ لە پەرلەمانی عێراق ینی کورد یەکدەنگ نەبێت قسەکەی جەناب زۆر جوانە ئەگەر بیرێک بە وتە جوانەکانی سەرۆکی هەرێم بیری خینەوە جەنابی کاگنە چیرفان بەرزانی لەم چەند ڕۆژەی پێشوودا زۆر گرنگی بۆدا ئەڵێ تکایە لە دیبەیتەکانتانە لە دانیشتنەکانتانە توند مەبن بۆ ئەوەی ئەتانەوێت سبەینێ لە بەغدا بەدەستی بێنن لێ ئێستەوە نەبێتەوەی ئەوەی ناکۆکێکی زۆر تونگ لە بینتانە دروست بێ بگاتە ڕادی ڕق و نەتوانن لێ بێکەوە دانیشن زمانی زبر بەرامبەر یەکتر بەکار مەهێنن ئەو قسەیە زۆر گەورەیە ئەوە یەک دوو لە ماوەی ڕابردوش ئەگەر بزانین دیبەی تێکراو نوێنەری نەتەوەی گرتوەکان
خاتۆ جنینین پلاس خارتیش تایدا ئامادە بوو زەنگێکی مەترسیداریشی بۆ لێداین وتی بەسە ئیتر یەک بن چونکە ئەو قەوارەیە لە دەست دەدەن ئەو کاتە بوو کە ئیسیفتا ئەکرا و یاخود مادە دەستوریەکانی هەرێمی کوردستان بنووسرێتەوە ئێمە زەنگی مەترسیدارمان بۆ لێدراوە جا ئایا ئەو حیزبەی کە خۆی بە نەتەوەی دانانێت بەڕاستی بە دەزەنگی وەژ نایەتە بەڵام هەنگاوی گرنگیش نراوەکەم قوارەیە ینی ئەمە کە دەیبینینەوە لە ئاستی فەرمیە بە پرۆتۆکۆڵی فەرمی چۆن ئەم قوارەیە وەکو دەوڵەتێک بناسرێت تعاملی لەگەڵات کرێ بەڵێ زۆر ڕاستە بەڕای من ئەو هەنگاوانەی جەنابی کاگنێکی ڕێبان بەرزانی بۆ یەکبوونی دەنگی کوردی ناوە کە ئێستا ئێستش بەردەوامە ئەوە خۆی لە خۆیدا ئاماژەیەکی زۆر زۆر باشە ئەمەوە ئەکات کە چاوەڕێ ئەوژەکەین لە ئایندەدا پێش ئەوەی ئێمە بزانین چەند کەسمان دەچێتە ئەنجومەنی نوێنەران و هەر لایەنێک چەند کەس دەچێت من ینی تەکیدم کە جەنابی سەرۆکی هەرێم هەوڵی کەش دەداتەوە تا دەنگی کوڕیەک خات بەڕاستی ئەندازیاری ئاشتیە و بەوە ناسراوە لەسەر ئاستی هەموو عێراقیش ڕێزی لێ دەگیرێت لەبەرەوەی هەمیشە بۆ ناسراوەکە لە کاتە سەختەکاندا توانێتی دەنگی کوردیەک بخات لەبەرەوە من ئەو متمانەیەم بە سەرۆکی خۆم هەیە دنیا سپاس بۆ شنۆ نووری عەبدوڵڵا کاندیدی ژمارە 28 لە بازنەی ژمارە 2 لە سلێمانی زۆر بەخێراتی زۆر سپاس بۆ جەنابی سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس خۆشەویستان و ئەزان ئێوەش کامەران و تەندروست بن